لە نێو بازاڕەکانی کەرکووک مامەڵەکردن بە پارەی 50,000 دیناری کاسبکارانی دابەش کردووە بە سەردوو بەرەدا. بەشێکیان لە وەرگرتن و مامەڵەکردن بە پارەکە بێکێشەن، بەشێکیشیان خۆیانی لێ بە دوور دەگرن. زۆر ئاساییە لا ئێمە زۆرە تایسن من ئەو شتم نەبیست و یان ڕووی نەدا و لا ئێمە کە وەری نەگرینێمە ئەسان بۆ ئێمە خۆشترە کە خەڵکی 50,000 پێ بیداتە ئێمە تەعاملی پێوە بکەین لە جێتیەوەی بری 5,000 و 10,000 ئەوانە. کاکە سڵاو لێبێت. ئێوە کاسبکارانی نێو بازاڕن. بابەتی 50,000 چ کێشەیەکی هەیە؟ پارەی 50,000 بابەتی 50,000 زۆربەی کاتم وەک دوکاندار وەری ناگرن لەبەرەوەی تەزویری زۆرە و تەزویرەکە لێشی نازانی یعنی زۆر فەرقی پێ ناکرێت بەس تەزویری زۆرە. من سەردانی هاتوچۆی هەولێر و سلێمانیشم کردووە لە هەندێک کات لێم وەرنەگرتراوە 30 ملیۆنم پێ بۆ کابرا خانووی کڕی بۆ وەرەقەی هەولێر بکڕم وتم 50 مێوەتی وەری ناگرم وتی نایەمە ناڕۆ لەبەر ئەوەی کە گوتی عوملەکەیمە شارەزانی نامانەوێ. هۆکاری سستی مامەڵە بە پارەی 50,000 دیناری زۆری ساختەیە لەو جۆرە پارەیەدا. زۆربوونی ساختەی پارەکەش دەگەڕێتەوە بۆ ئامێرەکۆنەکان کە ناتوانن ساختەی 50,000 دیناری دەستنیشان بکەن. تازە بابەتەیە ڕەشە ئەوە کەشفیەکات بەڵام ئەمانەیەکی کەشفی ناکە 50 کەشف ناکە. ژووری بازرگانی کەرکووک دڵنیایی بە هاوڵاتیان و کاسبکاران دەدات کە پارەکە هیچ کێشەیەکی نییە و پارەیەکی فەرمیە و مامەڵە پێوەکردنی بەردەوامە. ئێمە وەکو ژووری بازرگانی کەرکووک دڵنیایی بە هەموو هاوڵاتیان دەدەینەوە بە بازرگانەکانیش دەدەینەوە کە ئەو پارەی کە عوملەی 50,000 پێدەوترێت لەم دوایە دروست کراوە بەڕاستی هیچ کێشەیەکی نییە و تا ئەمڕۆکە هیچ کێشەیەکی نییە. ئەمڕۆ هێز ئەمنیەکانی لێ ئاگادار دەکەینەوە بە دادەچن بۆ بابەتە بکات. کاتێک بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلار دابەزی حکوومەتی عێراق ناچار بوو پارەی 50,000 دیناری دروست کرد. ئەمە ژوای کرد ئەو ئامێرە کۆنانەی کاری ژماردن و دەستنیشانکردنی پارە دەکەن نەتوانن ڕاست و دروستی پارەکە لەگەڵ ساختە جیا بکەنەوە، بەڵام ئامێرە نوێیەکانی ئێستا بە ئاسانی دەتوانن ئەو کارە بکەن. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.